سڵاو ئەمڕۆ ئامانجمان لە دروستکردنی ئەم بەرنامەیە ئەگەر هۆکارێکی بنەڕەتیش نەبین بۆ دیاردەی کە ئەمڕۆ باسیەکەین هیوادارم بەڵهەمێک بین بۆ کەمێک سوکردنی و ئازارەی کە هەردوو ئینسانێک لە کوردستانە هەیەی بۆ ئەوی کە لە ماڵێکا بگەن بەیەک. بابەتی دیاریکراوی ئەمڕۆی بەرنامەکەمان دیاردەی ئاڵتوونە. ئەو دیاردەی کە ئەبێتە لەمپەرێک بۆی کە دوو ئازیز، دوو خۆشەویست، دوو عاشق، دوو ئینسان کە بە سادەترین شێوە ئاەنەوێ ژیان بکەن لە ژێر سەقفێکە، بەڵام ئەم پارچە تەنەکەی کە ئاڵتوونی پێڵێن هۆکاری سەرەکیە بۆی کە بەیەک نەکەن. لەناو بەرنامەکە نمونەیەکی زین و بە تەلەفۆن قسەم بۆکە پێمەڵێ ئەوەندە زەختیان کرد لە پێناوی ئەوەی کە بگەم بەو کەسەی کە خۆشمەوێ و ئەوەندە داواکاری ئاڵتوونیان لەسەر ژیانم و لەسەر من دروست کرد، ناچار بووم دوای چەندین جار کە چوون بۆ داوای ئەو کەسەی کە خۆشمەویست و نیان نامێ بە هۆکاری ئاڵتوون دزیم کرد و لە ئەنجامی ئەو دزیە گیرام و لە ئەنجامی ئەو گیرانە من 3 ساڵ لە زیندان بووم. یعنی پرۆسەی پێکەوە ژیان لەگەڵ خۆشەویستەکەم گۆڕا بە پرۆسەی ژیان لە ناو زیندانە. ڕۆژانە هەزاران چیرۆکمان بەرگوێیەکەوێت کە ئەناڵێنن بەدەست ئەم کللتورەوە. لەلایەک ژنە ئازادەکانی کوردستان، ڕێکخراوەکانی ژنان، ژنە جددیەکان ئیش لەسەر یەکسانی جەندەریەکەن لە کوردستانە. بەڵام لەلایەک کللتوری بازرگانیکردن بە چوونە ناو ژیانی هاوسەرێتیەوە لەلایەن ماڵە باوکی کچانەوە خەونی ژنە جددیەکانی ئەم وڵاتە تێگەشتێنێ. لەبەرەوەی ینی نەفسیەن پیاوێک کە بایی 2-3 دەفتەر دۆلار ئاڵتوون بۆ ژنەکەی بکات هەستەکە کڕیوێتی. بۆیە خاڵی دەستپێکی توموتیژیە. بە خۆشحاڵیەوە نمونەی زیینو لە بەرنامەکە ئامادەیە، کۆمەڵێکی زۆر لە خانمانی بەڕێز لە هەموو تەمەنەکان لە بەرنامەکەن بفەرمونون پرۆفایلی میوانەکانم ببین و دەست پێیەک. فەرموو. دکتۆر ڤیان سلێمان حاجی، سکرتێری یەکێتی ئافرەتانی کوردستان. ساڵی 1998 بەکالریوسی لە کولیژی ئادا بەشی زمانی کوردی لە زانکۆی دهۆک بەدەستهێناوە. ساڵی 2001 بڕوانامەی ماستەر لە زمانی کوردی لە کولیژی ئاداب لە زانکۆی سەلاحەدین بەدەستهێناوە. ساڵی 2007 بڕوانامەی دکتۆرای لە زمانی کوردی لە کولیژی ئاداب لە زانکۆی سەلاحەدین وەرگرتووە. دکتۆر مەغدید کەریم تەها، بسپور لە بواری شەریعە. ساڵی 2011 بڕوانامەی دکتۆرای لە فقهی بەراوردکاری بەدەستهێناوە. پرۆفیسۆری یاریدەدەر لە زانکۆی سەلاحەدین لە کولیژی یاسا. وتاربێژە لە مزگەوتی حاجی بەکر زێڕەنگەر. دووبارە بەخێربێن دکتۆر جان، بەخێربێی خانم جان، جەنابیشت بەخێربێی دکتۆر. هیوادارم زۆر ڕاشکاو دەستخێنە ناو ئەم برینەوە لە سەرەتای بەرنامەکە وتم ڕەنگە ئەم بەرنامەیە چاوەڕوانی هەزاران گەنج بێت کە بەهۆی ئەمەوە ڕێگەی پێکەوە ژیانیان لێ قەتیس بووە و زۆر بەخێر بێن میوانە بەڕێزەکان. من دوایە پرسم بەشێک لە میوانەکانم ماسکیان کردو بزانم بۆ ئەو ماسکە هەیە لەبڕی بابەتەکەت بابەتێکی زۆر کۆمەڵایەتی ئەوەیە. دکتۆر جان دووبارە بەخێر بێ با لە خانمان خوانەوە دەست پێ بکەین. جەنابتان و بەشێکی زۆر لە خانمە جددیەکان کە نیەتی گۆڕانکاری جددیتان هەیە لە کۆمەڵگەی کوردیە باز لە یەکسانیەکەن، باز لە یەکسانی جەندەرەکەن و ئیشەکەن بۆ یەکسانی جەندەر. پێ دوایە ئەم کللتورەی کە بەداخەوە توانم بۆتە کللتور ئیتر دینی تێکەڵ کراوە، کللتوری تێکەڵ کراوە، شخصیت و کەرامەتی خانمانی تێکەڵ کراوە. ینی تێڕوانینێک لای هەندێک خێزان هەیە ئەگەر کچەکان بە ئاڵتوونێکی کەم شوکات پێی وایە کچەکان هەڕاش کردووە یا هەرزان فرۆشیان کردووە. شخصیت و سنجینی و قورس و قەمەری ئەوەیە کە کچەکەیان باید 2-3 دەفتەر ئاڵتوونی بۆ بکرێت. لەلایەک ئێوە ئاتانێ باڵانسی
جەندەر بکەن لەلایەکیشەوە کۆمەڵگە و کللتور خەریکی بازرگانیکردنە بە پرۆسی پێکەوە ژیان باشە ئەمە تا چەندێکە گرێتەوە لەگەڵ ئێوە یا چەند هاوڕاین یا چەند دژین بێگومان ئەمە یەکێکە لەو بابەتانەی کە ئێمە زۆر بە جددی ئیشی لەسەر دەکەین و دژایەتێکی تەواوی دەکەین چونکە ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە شکۆی مرۆڤ بوون لە ئافرەت دەستێنێتەوە ئافرەت مرۆڤە ئافرەت مادە نییە تا بازرگانی پێ بکرێ ئەمەش جۆرێکە دیکەیە لە بازرگانیکردن ئافرەت مرۆڤە و مڵک نییە تا کڕین و فرۆشتنی پێ بکرێت بە حەقیقەت کە ئافرەتێک خۆی لە بەرامبەر زێردا دەسەنگێنێت یان بەرامبەر بە بڕەپارەیەک ئەمە خۆی لە خۆیدا چ لەلایەن خێزانی ئەو خافرەتەیە بێت یان چ لەلایەن خودی ئەو کەچەیە بێت دانانە بە ئەوەی کە ئەو کەرەسەیەکە ئەو شتێکە کاڵایەکە نەک مرۆڤە بۆیە بە حەقیقات ئێمە مەسلەی قۆناغی هاوژینی لە ژیانی تاکەکاندا یەکێکە لەو قۆناغانەی کە بە حەقیقەت لە بەپێی بەگراوندی مێژووی و ئەو مێژووە دوور و درێژەی کە مرۆڤایەتی پێی دەرباز بووە وەکو هەر زاهیرەیەکی دیکەی ژیانی مرۆڤایەتی کاریگەری سلبیەکانی تێنەگەیشتن و کولتوری کۆن لەسەری دامایە و پێویستی بە ریفۆرمێکی جددیە لە یەکەم هەنگاوەوە کە مەسلەی خوازبینیکردن دەگرێتەوە تا پێکەوە ژیان تا کۆتایی ژیان و تەواوی ئەو بابەتانەی کە دەچنەوە ناو ئەم قۆناغەی هاوژینیکردن پێویستە هەموو ناوەکان بگۆڕێت پێ دوانیە ئەم دەستپێکەی کە هەیە ئیتر چوزانم پرۆسی دکتۆر پرۆسی مارەکردن لە مارەکردنەوە ئیتر تهدیدی ئاڵتون و بازرگانەکە دەست پێ کات داخوازی و دوای باش ینی مەبەستمەوەی پێدوانیە ئەم یەکەم هەنگاوەی کە بە بازرگانیەکی ناڕاستە و خۆ دەست پێکە من پێم خۆشۆک و خانمێک گوتێمە بازرگانیە و ئافرەت مادە نییە ئافرەت کاڵانیە تا بازرگانی پێوە بکرێت ڕۆح لەبەرە نیوەی کۆمەڵگەیە شاخە پشت و پەنایە و دایکە تا دوایی پێدوانیە ئەم هەنگاوەی تر ئەبێتە هۆکاری ئەوەی کە هەنگاوی یەکەم بۆ تونگوتیژی هەنگاوی یەکەم بۆ زاڵبوونی پیاو بەسەر ژنە هەنگاوی یەکەم بۆ ئەوی کەیتر لە بەرامبەرەوەی کە ئەم بەپارەیەکی زۆر بە ماندووبوونێکی زۆری ئەم پیاوە کڕاوە هاتۆتە ژیانیەوە ببوورە قسەیەکەم هاتۆتە ژیان و ئیتر بە ناڕاستەوە خۆ پیاوەکە ببێ بە خاوەنی ئەم ئینسانە و ئەم ئینسانە لە مرۆڤەوە ببێ بەکاڵە ڕاستە دەرهاویشتەکانی ئەم دیاردەیە یان دەرهاویشتەکانی چۆنیەتی هاوژینیکردن ئەم قۆناغەیە کە مرۆڤەکان چۆن ئافرەتێک و پیاوێک پێکەوە هاوژینی دەکەن دەرهاویشتەکانی لە ئەنجامی ئەم بیرۆ باوەڕانە زۆرترین توندوتیژی لێ دەکەوێتەوە بە شێوەیەکی ناڕاستە و خۆ و بە شێوەیەکی ڕاستە و خۆ لەبەرچی لەبەرەوەی کە لە کۆمەلگای ئێمە بەتایبەت لە کۆمەلگای کوردستانیدا ئەگەر تەماشای توندوتیژیەکان بکەی وە شیکاریەکی وردی بۆ بکەی هەمووی دەگەڕێتەوە بۆ مەسلەی نەگونجان و زۆرترین توندوتیژی لە نێوان کێیە لە نێوان هاوسەرانە لە نێوان هاوژینەکانە لە نێوان هاوژینەکان کە دەی تەحلیلی دەکەی کە نەگونجان کۆمەڵێک بابەت بۆ خۆی دەگرێتەوە بەڵام یەکێک لەو نەگونجانە کە تەئسیری دەکاتەوە هەنگاونانە لەم قۆناغەیەوە چونکە بە حەقیقەت ئافرەت لە پرۆسەی بڵێن پێگەیاندنەوە لە ناو کۆمەلگای ئێمە هەڵی تێدا هەیە تا هاوژینیکردن و پێگەی ئەو ئافرەتەیە لە ناوتایی ئەمە ئەوم بۆ دووبارەکەیتەوە ئایا تەندروستە خانمێک لەلایەن ماڵی باوکیەوە بە ئاڵتون قیاس بکرێت ئەگەر بە ئاڵتونێکی کەم شوو بکات ئەمە بەکەم سەیرەکری ئەگەر بە ئاڵتونێکی زۆر شوو بکات ئەمە ئەو ئافرەتەی کە بە ئاڵتونێکی کەم شوو دەکات ئەو ڕێزی زیاترە و ئەو ئافرەتەیە هەر کچێک من داوا لە هەموو کچەکان دەکەم هەر کاتێک کە دێتەوە کەسێک دێت و ئەمە وەکو یەکەتی ئافرەتانی کوردستان هیچ چالاکیەکی ئێمە نییە کە 15 دقەی یەکەم تایبەت نەکەین بەم بابەتەیە و پێیان دەڵێن ئێوە مڵکنین ئێوە کاڵانین ئێوە مرۆڤن و خۆتان دەبێت دام بە مرۆڤبوونی خۆتان دابنێن خودی تۆ یەکەم هەنگاوی تەغییر یەکەم هەنگاوی گۆڕانکاری لە خودی تاکەوە دەست پێ دەکات لە ئیرادەی تاکەوە دەست پێ دەکات اینجا کچانی ئێمە دەبێت ئەو ئیرادەیە بکەن و دەبێت لەوا لە خۆیان تێبگەن کە ئەوانە مرۆڤن بۆیە کاتێک کە تۆ خۆت بە پارە دەپێوی
بە ئاڵتون دەپێوی ئەو کاتەیە تۆ خۆت دام بەوە دەنی کە تۆ مڵتێکی تۆ کاڵایەکی بازرگانی پێدەکرێ بۆیە تۆ هاوژینی دەکەی معنای هاوژینی لای ئێمە شتێکی دیکەیە بازرگانی نەخێر نەک بازرگانی هاوژینی کردن بۆ ئەوەیە کە گەڕانەوەیە بۆ ڕوحی ژیان لە جیهانە کە ژیان لە جیهان لەم کوڕەی ئەرزەدا لەسەر بنەمای جۆت دانراوە هەموو شتەکان لەسەر بنەمای جۆتن ئەم جۆت بوونەیە ئافرەت وەکە لە پرۆسەی هاوژینیدا دێت بۆ تەواوکەریە هەم ئافرەت هەم پیاو هەم هەموو کچێک هەم هەموو کوڕێک کە هاوژینی دەکات بۆ ئەوەیە هاوژینی ئەوەیە کە تۆ گۆچانێکت هەبێت لە خۆشی و ناخۆشیەکان خۆتی پێ بگری نەک ئەمەتە بێ بەزەبەت و لە کاتە خۆشینەکانیش بێت پشتێنێک بێت لە پشتەوە پاڵی پێ بدەیت ئەمە معنای هاوژینی باشە بە کورتی و بە پوختی پێم بڵێ ئاڵتون ئەم شتاکات ئاڵتون ئەو گۆشتان و پشتێنەیە کە تۆ باسی کرد ئاڵتون هیچ نییە جگە لە کێشەیەکی یەکجار زۆر جگە لەوەی کە دەبێتەوە دەرهاویشتەی چوونە ژێربارێکی زۆری قەرز دەبێتەوە هۆی دلمان لە نێوان نەک تەنها ئەو کچە و ئەو کوڕەیە لە نێوان عائیلەکانیش دەبێتەوە هۆی ئەوەی کە کۆمەڵێک دەرهاوشتەی کێشێکی خێزانیشە باسەکرێتەوە ئاڵتونەکان زۆر جار جیابوونەوە لەسەر ئەوە ڕوویداوە جیابوونەوە لەسەر ئەوە ڕوویداوە و ئێمە زۆر کەیسمان هەیە کا کێشەکان لەسەر مەسلەی ئاڵتونێ بۆیە بەڕاستی دەبێت ئەم شتێنەمێنێت و ئاسایشی کۆمەڵایەتی ئێمەش ئەوە دەکەوێتەوە ئەمە ئێمە هەمومان دەزانین ڕێژەی ئافرەت و پیاو لە کوردستاندا تقریبەن هاوسەنگە کەمێک ڕێژەی ئاپیا و زیاترە لە ڕێژەی ئافرەتەکاندا و بە حکومی کولتور ئەویش یەکێکە لە لایەنە هەڵەکانی ئێمە و کولتوری ئێمە ڕێگە بە کوڕانی ئێمە دەدات هاوسەرگیری لەگەڵ هەموو نەتەوەکانی دیکە بکەن بەڵام ڕێگا ئەو ڕێگەیە بە فراوانی بە کچەکانی ئێمە نادات کە هاوسەرگیری لەگەڵ نەتەوەکانی بەردامەیەکی ترە و ئەمە ڕاستە و خۆ پەیوەندی بەوەوە هەیە چونکە لە نەتەوەکانی دیکە مەسلەی ئاڵتون و تەتەڵوباتی خواستەکانی هاوسەرگیریکردن زۆر ئەرزانترە کوڕی ئێمە لە ناچاری هان بۆ ئەوە دەبات کە هاوسەرگیری لەگەڵ نەتەوەیەکی دیکە بکات لەم لای مەعادەلەوە کچێکی دیکەی ئێمە لە هاوسەرگیری بێبەش دەبێت ئەمە شتێکێکە دەسەکانە خۆش بێت دکتۆر جان دووبارە بەخێر بی ئاڵتون بەشێک لەو مۆبەرگرانەی کە بەشێک لە خێزانەکان ئەیکەن بۆ بەشوانی کچەکەیان دین تێکەڵی بابەتەکەکەن کە پێیان وایە کە دین پشتگیری ئەوە کات کە ئەم کچا ئاڵتونێکی باشی بۆ بکرێ و نازانم ئەوە نەمەسقاڵ و تا دوایی ئایا پرۆسی پێکەوە ژیان ئاڵتون هۆکارێکی ئیجابیەتیە یان چی؟ بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای بەخشەندە و مێرەبان پێشەشی زۆر سوپاسی بەڕێزتان دەکەم هیوای سەرکەوتن بۆ ئەو بەرنامە و بۆ میوانی بەڕێز دکتۆرە ڤین و ئەو بەڕێزانەی کە ئێستا لێرەن و ئەو هاوکارانەی بەڕێزە دەکەم سەرکەوتوو بن ئینشاءڵڵا بەڕەحەقەت ئەو بابەتە بابەتێکی زۆر گرینگە زۆر کاریگەرە و زۆر هەستیارە ئەمن بەش بە حاڵی خۆم وەکو کەسێک کە لە بواری شریعەت و یاسا بە تایبەتی قانونی ئەحوالی شەخسی کە ڕێخەری ئەو بوارەیە شارەزاییەکم هەیە ئەگەر ئەمە تەمەشای حەز دەکەم بە کورتی بە تاریخدا بچمەوە ئەگەر تەماشای مێژوو بکەین لە سەردەمی یاسای حەموڕابی هەبووە یاسا لەسەر مەهر لەسەر مارەی ئەمە باس لە مارەی ئەەکەین تەمە بەڕێزت باس لە ئاڵتونت کرد بەس بەگشتی مارەیە و ئینجا ئاڵتونیش بەشێکە هەبووە دەڵێ دەقێکمان هەیە لە یاسای حەموڕابی دەڵێ کاتێک فەرز کراوە نەسەکەوا دەڵێ فەرز کراوە لەسەر کوڕەکە کە ماڵێک سامانێک سەروەتێک پارەیەک بداتە باوکی کچەکە بۆ هێنانی کچەکە بۆ هاوسەرگیری کرد ئەوە یەک لە یاسای میسریەکانی کۆن ئەویش هەر بەو شێوەیە ئەوەی کردیە حتا لە یاسای فارسی کە ئەوانەی دەوڵەتی فارسی و ساسانی سەردەمی خۆی ئەوانیش هەر بە هەمان شێوە دەڵێن دەبیشتێکی دیاریکرا و کوڕەکە بیداتە باوکی کچەکەی تقریبا هەمووی ئیسلام پێش هاتنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام یعنی سەردەمی جاهیلیەتی پێدەگوترا لەوێش بە هەمان شێوە دەڵێ دیاریان کردیە وشتر و
کەرستە و کەلوپەل دانرایە لە یاسای ئینگلیزی کۆنەکان لە سەردەمی کۆن دەڵێ حیوان و مەڕۆماڵاتیان کردیتە مارەیی لە بۆ ئافرەت. ئیسلام کە هات مەبەستم ئەو خاڵەیە باسکەم، ئیسلام کە هات ڕاستی کردەوە، نەیگوت پارەکە بدە باوکی کچەکە تەماشاکە، دەڵێ مافەکە مارەیەکە و ئات النیساء صدقاتهن نحلة تەماشای دەڵێ ئەو مارەیە بدە ئافرەتەکە، یعنی چی؟ یعنی ڕێز و شکۆیەکی تایبەتی بۆ ئافرەتدانێ، نەک بیدە باوکی کچەکە هەتاکو کچەکەت بداتێ، دەڵێ بیدە ئافرەتەکە کەواتە ڕێزی لە ئافرەت. اینجا ئەوە پرسیارەی بەڕێزت دێمە سەرێ وەڵام دەدەمەوە. ئیسلام سنوورێکی محەدەد و دیاریکراوی دانەنایە، بەس فەرمودەیەکی صحیحمان هەیە کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم خەیرکن ئەیسەرکن صیداقا، باشترینی ئافرەتان ئەو ئافرەتانن کە مارەیان کەمە، چونکە هەر لەو سەردەمەش و هەر لە دوای پێغەمبەریش و هەر ئێستاش و حتا دوای ئێمەش ئەوە دائیمەن ئەو کێشەیە هەیە کە مارەیی ئاڵتون بووە بە کێشە بەڕاستی. بۆیە پێغەمبەر فەرموویتی باشترینی ئەو ئافرەتانە چێن کەمە مارەیان کەمە، لەبەرچی لەبەرەوەی تاوەکو کوڕەکە بتوانێت هاوسەرگیریی ڕاست و دروست بکە، نەک بۆ خۆشی و بۆ ژیانێکی نوێ وەکو تازە ئێستا دکتۆرەش ئیشارەتی پێکرد ئەم دوو ڕۆحە ئەیانەوەی بەیەکەوە ژیان بەسەر برن. باشە ئاڵتون و ئەم لایە نەمادی کێمە باسیەکەین بۆتە هۆکاریەوەی کە ڕێژەی هاوسەرگیری کەم بێتەوە. ئێستا ئەمن حەز دەکەم لێرە داتایەک بخەمە بەر دەستی بینەرانی خۆشەویست. لە هەرێمی کوردستان مەجلیسی قەزا ئەوەی بڵاو کردیتەوە ئەو ساڵ 2022 دەڵێ 22,000 ژمارەی هاوسەرگیریمان هەیە. بە ساڵی 2021 و 2020 ئەوانە 25 و 27 و 30 و ئەوانەمان هەبووە تەماشاکە، ئێستا کەمی کردووە، یعنی ساڵ بە ساڵ ڕێژەی هاوسەرگیری کەم دەکات. باشە لەناو کۆمەڵگای ئەفم کە یەک لە هۆکارە سەرەکیەکانی کەمبوونی هاوسەرگیری ئەو ئاڵتونە یاخود ئەو پارسەتەنەکەیە کە ئێستا بەڕێزت بەرزت کردە و با هەموو خۆشکان و برایانمان یاخوا دەسەکانی خۆش بێ بۆی کە چخانمێک ئێوێ قسە بکات هەر دەسێک بۆ من بەرز کاتەوە لە خزمەت تابم و سامایکەکە شێن بە تۆ لە خزمەتی تۆ شابم هوەرمەندی عزیزی شکاگەرسیارەکەش بکەی ئەو دەمام کە ئەمش حەز دەکەم بەڕاستی. باش من ئەو پرسیارە ئەەکەم بەڕاستی ئەگەر کامێراکان هاوکار بێت بەشێک لە خانمان ماسکیان کردووە ئەتوانن یەکێکتان پێم بڵێن بۆ ماسکتان کردووە؟ یەک کەستان دەسێکم بۆ بەرزکەنەوە حەزەکەم پێم بڵێن ینی جەناب تەتوانی پێم بڵێ جەنابە بەڵێ باش 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 هەمان قسەم بۆ بکەرەوە بووی کە چکە گوێمان لی نەبوو فەرموو فەرموو بۆچی ماسکە کردووە ینی بۆچی دەم و چاو شاردۆتەوە؟ ئەوانش دیارە لە مارێ مشکلیان و دروست دەبی ئەگە دموچیان دیاربی و لەبان دێ دموچیان خۆیان گرتی عەزیان باش خۆ لە بەردامەیەکی ئەوین ینی ئێمە ئەمانەیە تۆزە کرانەوەیکی جددی کۆمەڵگە دروستکەینەوە مامۆسای عەزیان لێنێ دیارە. ئۆکێ ئەوەی تر ویستی خۆتانە بەس ویستم بۆ بینەرانی ڕوونکەمەوە و چکە بەشێک لە خانمان ماسکیان پێوەیە بارحاڵ من پەیوەندیە گوەرەگرم ئەم چیرۆکە نامێ خۆم باسیکەم بەڵام بەڕاستی مشتێکە لە خەرمانی ئەو ئازارانی کە گەنجێک هەیەی لە کوردستانە با بزانم کاک دەروون لێرەدا جان زۆر گرنگیشە باس لەوەش بکەین ئەوە جوابیامەوە سلااو لێبێ قوربانە بم زۆر سپاس ئێمە پێشوەختە قسەمان کرد جەنابەت من کە لە ماوەی ڕابردووە پۆستێکم کرد لەسەر بابەتی ئاڵتون جەنابەت یەکێک بووی لەو کەسانی کە حەزت کرد بەشدار بی لەگەڵما ئێستا من لە ناو ستۆدیۆ تەلەفۆنت لەگەڵاکەم بەشێکی زۆر لە میوانەکان گویان لە جەنابتە و لەگەڵ میوانە سەرچەکانمە و بینەرانی کوردستان 24 شەرجووی لە تۆیە تۆ چیرۆکەکە چییە با من هیچ نەڵێم ئاڵتون چی بە تۆ کرد ئاڵتون لە پێناوی گەیشتن بە خۆشەویستەکە تا بەو کەسی کە ویستە بیکەی بە هاوسەری ژیانە چی بە تۆ کرد؟ والله برام بالبوت بجرموها حزك اللي بدايات ولا بوت تجرموها لە بیدایەتەوە بۆم جێڕۆ بەڵام مایکی این ببوورە لەگەڵ تۆم نییە ئەگەر برادران دەنگی ستۆدیۆمان بۆ بەرزکەنەوە بۆی کە هەمووتان گوێتان لێ بێ فەرموو
چاوم دەنجلەکە من نزما بەرزە ئای بینیە تۆ ئای بینیە ئێمە ئایبمانێ فەرموو باش سەر چاوم برام کاکە چیرۆکی خۆمت با لە بۆ بجێڕمەوە یاڵا ئەمە کچەکەم خۆش دەویست باش ئازارەکەت کەش پێم گوتی کچەکەم خۆش دەویست کچەکەم زۆر خۆش دەویست چەند جارێک چوومە داوای ماریان ڕازی نەبوون گوتیان پارەت نییە باش والله ئەمنیش چم کرد نازانم کو پێشت بێم بەس ئەم ڕاست دەستم بەدزی کرد باش پاران بۆچی بوو ماڵی کچەکە والله پاران لە بۆ چی بوو ینی قابلە پاران لە بۆ چ بووە بۆ ئاتون و ئەوە ئای طبعا لە بۆ ئاتون و لە بۆ ئەو شتانە بوو قابلە پاران لە بۆ چی ماری کچەکەی لە بۆ ئاتون و زێڕ و شتانە بوو باشە چەند جار تۆ چووی بۆ داوای ئەو خانمە بەڕێزە والله چەند جارێک چون گوتیانە تو پارەت نییە نادەینی ئەمریش مەجبور بووم دەست لە بۆ ئەو دزی ببەم بەس بەداخەوە لەسەر ئەو دزیە من 3 سار گیرا حقوبەی خۆم وەرگ باشە ینی تۆ ژیانی تۆ لە 3 ساریات بەدل باشە 3 سار ئەمە حقوبەی خۆم وەرگرد و لەسەر ئەو دزیەی کە هیچ ئەنجام بەچی نەبوو باشە ئێستا ئافرەت چەند ساڵە جەنابەت بەربووی ینی لە زیندان ئازاد کراوی قوربان ئێستا لە زیندان ئازاد کراوم بەرێ باشە مێردی کردیا مێردیشی کرد مێردی کردیا دیمدارشی خۆ چاوەڕێ کەس ناکە وجا من داواکارێکم هەیە کاک دەرو جان ئەمن داواکارێکم هەیە لەو خەرکە ئەو خەرکە بۆ شتانە هەر نەخەرەتی گەورەترین خەرەتم کرد کە لە حیات لە حیاتم ئەوها ڕوویدایە ئەرێ بەخۆی باش پێم ناخۆشە خەرچیتکە ئەو غەرەتەی دووبارە کاتەوە باش ینی ئاڵتون ژیانی پێکەوەی لەگەڵ ینی گۆڕی بۆ زیندان بۆ تۆ نییە ئەرێ بە خودێ باشە قسە چییە من ئەو ژیانم لەسەوەی تێکچوو ئەگەر ناسێ سەرم لۆ لە زندانی لە سزنێ بم خۆم 3 سال وەرگرت و تەواو باشە لە میدیایەکی فەرمی کوردستانەوە چی بە ماڵی باوکی و کچاڵی والله چیان پێ برێم لە سباخر ماخۆڵیە تو لەسەر پارە و زێر ژیانی کچەکی بفەوتێنی کە ئەمە چەند سار بوو یەکتریمان خۆش دەویست چەند سار بۆ ئەم ژیانی کچەی لەوانێت تێکدابی ئەم ژیانی منی تێکدابی هیچ بڵێ مامەسا ڕێزم لۆی هەیە خوای گەورە پشتیوانی بی لەگەر من تەبرام بەڵێ لەگەڵ میوانەکانم قسەم کرد خوای گەورە پشتیوانە بێت قسێکی دووبارەکەینەوە هەمیشە کە دەرگایەک داخرێت شاید چەندین دەرگای ترێ بەڕوا بکرێتەوە هیوادارم سەرکەوتو و سەرفراز بی بەڵێ لە هەر عەقڵە و خەسارەیەک ئەو شخصانە جان دەرم زۆر سپاس مۆزوعەکەی منت گەیاندا ئەو شخصانە مەمنونی تومە بەڕاستی قوربانە بم چاوەکانە ماجەکەم تۆ برای ئەزیزی یاخوا کەسێکی زۆر سپاس دەکەم کە دەنگمان دەگەینە حکوومەت و دەنگمان دەگەینە خەرچی قوربانە بم دەنگی تۆ پێش حکومەت من دەنگی تۆم گەیانە ماڵی باوکی و کچەی کە ئەو غەدرایان لەگەڵ تۆ کرد لە پێناوی ئاڵتون و ماڵی دنیا تۆیان بردە زیندان و کچەکەشیان شووی کرد ویستە چی پێ بڵێ ویستم بزانم ئایا ژیانی هاوسەری پێکەوە ژیانی هاوسەری و پێگەێنایەوە یان جارێ بەڵێ نەم کردێ ژیانی هاوسەری چەم 3 سال لەسەر کچێکی خۆشم دەویست زیندانی کرام ئەوجا من بچم ئێستا جارێ خۆشەویستی بکەمەوە ناژنێتی نایە مەقسەدیان نەخێژنی نێناوە باشە ئەگەر ئەم چیرۆکە لە ژیان تاخوا نەخواستە دووبارە بێتەوە موقیفت چییە بێ گریمان دیسانەوە کچێکی خۆش بێتەوە دیسانەوە داوای ئاڵتون و لەسەر ئافرەتی خۆتان بە ژیانی خۆتان تێک مەدەن مادەم بابی ڕازی نیە مادەم ئەو ڕازی نیە خوژیانی خۆتان تێک مەدەن ئەمن پشتگیریەوەی ناکەم وە بکەن وەچی من ژیانی خۆتان تێک بدەن ژیانی خۆتان ئاسایی بشنەوەی ڕازی بوو ڕازی بۆی ڕازی نەبوو لێ دوورکەونەوە باوەچی وەر قوربەسەر نەبوو 3 سار لە زیندانی بڕزێنەوە یاخوا دەسەکانە خۆش بێ ئیشەڵا خانمێکی پڕ بە پێستی خۆت پڕ بەو ئەخلاقە جوانەی کە هەت بۆ بەرامبەر و کەسی کە خۆشەویستووە توشتە بێ و پیر و خەڕۆشە بن بەیەکەوە زۆر سپاس بۆ متمانە و هیوادارم نمونەتان زۆر بێ و پشتیوانمان بن قوربانە بن قوربانە مامۆستا چیەڵێ لەسەر ڕووداوە بەڕاستی ڕووداوێکی زۆر ناخۆشە ناخەژێنە بە حەقیقات ئەمە بۆ کەمی ئاستی ئەو خێزانە دەگەڕێتەوە بەڕاستی
و بۆ کەمی ئاستی ڕۆشنبیری ئەو کچەیەش دەگەڕێتەوە بە حەقیقات کە ئەم کوڕە خۆشی بیستووە و خۆی وای زانیوە کە دەبێ بە زێر بپێوێت بە مادە بپێوێت لە کاتێکا ئەو کاڵانیە ئەمە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئەرکی ئێمە زۆر زۆر قورسترا ئێمە هەمووەکو ڕێکخراوەکان دەسەڵاتی پێنجەم ئێوە هەروەکو دەستگاکانی ڕاگەیاندن دەسەڵاتی چوارەم و مامۆستاکانی ئاینی کە حەفتانە لەگەڵ جەماوەرێکی یەکجار زۆر کۆ دەبنەوە و وتاری ئاینیان هەیە ئێمە هەمومان پێکەوە دەبێت لەسەر ئەم دیاردا ناشرینانە و ئەم چەمکە هەڵانە کار بکەین ئافرەت مرۆڤە ئافرەت مڵک نییە مامۆستا ئیشارەتێکی دا بەڵێ بە درێژایی مێژوو تەعامل لەگەڵ ئافرەت وەکو مڵک کراوە بۆیە ئافرەت فرۆشراوە بۆیە پارە بە دایک و باوک دراوە لە پێناو ئەوەی کە ئەو کچەیان بەخێو کردەوە و ئێستا دەبێت بدرێتەوە خەڵکێکی لەم هەموو پێش ئاوا بیرکەی بۆیە ئافرەت لە کاتی سڵحی عەشایریدا بەکار هاتووە وەکوم کاڵا چۆن پارە بەکاردێت ئافرەتیش بەکار هاتووە ئەمانە هەمیشە ئەمەیە کە ئێمە داوای یەکسانی جێندەری دەکەین داوای ئەوە دەکەین کە ئافرەت لە پێگەی مڵکەوە بێتەوە پێگەی مرۆڤ پێگەی خاوەندەر و لە بێبڕیاریەوە بێتە خاوەن بڕیاری چونکە ئەمە دوو نقطەی زۆر زۆر گرنگە لەوەدا و جگەلەوە ئێمە دەبێ بین هەموو دیوەکانی ئاڵتون خواستن ببینین بۆچی تا ئێستاش کە وەکو بەڕێزت ئاماژەت پێکرد ژیان گۆڕاوە سەردەم گۆڕاوە بەڵام بۆچی هێشتا هێندێک لە کچەکان دەیانەوێ ئاڵتون داوا بکەن ئەو پرسیارە بکەم لە هەندێک لە خانمە گەنجە جوانەکان کە ئێستا لێرە لەگەڵمانان ئایا ئەم بیرۆکەیە پرسیارتان لێکەم ئێستا ئەگەر بە زۆریش بێ قسەمان بۆ بکەن ئەوانە ناکە ماسکیان پێەیە ئایا تێڕوانینی ئێوەش کە کچانێکی جوانی خانمێکی گەنجن لە 2022 ئەژین تێڕوانینی ئێوەش بۆ پرۆسی هاوسەرگیری ڕەبتی بە ئاڵتونەوە هەیە ڕاشکاو بن پێشۆی پرسیار لە جەنابەت بکەم کاک نەوزاد یەکێکە لە ئەکتەرەکانی یەکێکە لە گەنجە ئەکتەرە خوێنگەرمەکانی کوردستان ئەمێ پێت بڵێم بۆچی ویستت قسەمان بۆ بکەیت و بەشداربی لەگەڵمان بەس با ئەو پرسیاری مامۆستان بیر نەچێت چی تێ بۆ کە سوکاری ئەو بەڕێزەی کە هۆکاری ئەوە بوون کە گەنجێک دزی بکات و دواتر بە دڵخوازەکەشی نەگات و لە دواتریش پتۆرێ لە پرۆسی هاوسەرگیری ئەگەر تۆ دیقەتت دابێت تۆرا بوو ینی لەو پرۆسێ بەڕاستی ئەمن وەکو مامۆستایەکی ئاینیش کە لە ساڵی 1995 هەتاکو ئێستا بە بەردەوام بەشداریم کردیە لە پرۆسەی هاوسەرگیری خۆبەخشانە یعنی بە پێی توانای خۆم لەوانەیە هەزاران گەنجی ئەو کوردستانە کوڕ و کچم بە یەک گەیاندون و بە عەقدی شەرعی مارەم کردوون زۆر ئەو حالەتانی کە بەڕێزت باست کرد هاتوتە پێشمان بەڕاستی داواکاریشی زۆر توندم هەیە لە دایکان و خوشکانی بەڕێزم لە باوکانی بەڕێزم هەوڵ بدەن بەڕاستی بگەڕێنەوە سەر ڕاستە شەقامی حەق بە هیچ زۆرەك مارەیی نەبێتە بەربەست لە بەردەم بە یەکگەیشتنی ئەو کوڕەوە ئەو کچە بە هەر جۆرێک بی بەڕاستی باش ێستا بەپێی دین ئەو غەڵەتانی کە ڕوویەوە لەم پرۆسەیە ناکەوێتە سەرشانی ئەو دایک و باوک ئەوەنە ئێستا نمونەیەکی زیندیتر لەو ماوەی ڕابردوو هەموو یەک دوو هەفتە نابێت کە کوڕ و کچێک بە ئاگداری دایک و باوچی کە عێلاقەیان هەبووە ئیهۆر دوولایەن یعنی ناسیاری یەکن کە سوکاری یەکن کوڕە پلک و کوڕە خار وشتی یەکن پاشی حەو ساڵ کە ئەمە لە نێوانیشیان بووین دایکەکە هەر نەهاتە ڕاگوتی دەبی 100 مسقال زێڕی لۆ بکەن دەبی خانووی بە تەنایی لۆ بکەن نازم گوتیان لۆی دەکەین بەس وەڵا 100 مسقال گەلەگەلێک زۆرە خانیشان هەیەشتیشان ئەخیری نەیدایە ئێستا کچەکەی بە زۆر بەشودایە بەلایەکی تر نەکچەکە مرتاحە نەکوڕەکەش مرتاحە ئەوە هەر نوێ تازە هی ئەو برادەرەش و هەزاران کێشەی ئەو هامان هەیە ئەمن لێرەی خاڵ حەزەکەم باسکەم کاک دەروون ئەگەر ڕوخسەتە بیت گلەی ئاراستەی دکتۆرەش بکەم بەڕاستی سوکامە هەر دانیشین بەیەکەوە یەکێتی ئافرەتان ناشیتە و ئەوانەی لە بواری ئافرەتانی بەڕاستی ئەمن دەمەوێت بێنە مەیدان عملی بیرکەینەوە ئەمە بە هەر قسە لەو خەڵک نەکەین دکتۆرە باسی دەسەڵاتی پێنجەم و چارەم و سێمی کرد با باسی دەسەڵاتی یەکەم کەین حکومەت زۆر دەوری هەیە بەڕاستی کە وەکو پێویست هەتاکو ئێستا ئەوە نزیکەی لە 2014 و هەتاکو ئێستا سولفەی زەواز ڕاوەستایە حکومەت ئێستا زۆر ئیمکانیاتی باشە بەڕاستی پێویستە بێتە مەیدان هاوکاری ئەو گەنجە بەڕێزانە بکات کوڕەکانمان کچەکانمان بە هەر هۆکارێکی
ڕاست و دروستبی بەیەکیان بگەینین بەڕاستی سولفەی زەواز بکرێتەوە ئافرەتان ئەمن دەمەوێت بەڕاستی یەکەتی ئافرەتان بێنە مەدان نەکەر یەکی ئافرەتەن هەموو ڕێکخراوانی ئافرەت بێنە مەدانێ بڵێ ئەمن ئامادەم بە یەک حەڵقە زەواجەکەم نەک ئەوان داوای 20 مسقال و 30 مسقال و 50 مسقال و 100 مسقالەکەن بەڕاستی ئێستا مسقال و شتەکە بۆ بە ڕانج ڕۆڤەر و تێی پەڕاندیە هەموو قەوشتی وایە ئێستا لەمە هاتۆتە دەرەوە زۆر داوا نەکەین ئەگەر دەرێنی هۆکارەکە بۆتان باز دەکەمەوە هۆکار باش کەس بە کورتی من پێم بڵێ بەسەکانم تەواوکەم ئەمن لێرە بەڕاستی پێم خۆش بوو چویتە ئەو بڕینەوە حەزەکەم بەڕاستی حکومەتیش و دام و دەستگای فەرمیش و دام و دەستگای مجتەمەعی مەدەنی کۆمەلگەی مەدەنی بینە سەرخەت بەڕاستی ئەمە کارەساتە ئەمە ساڵانە ئیحسایاتمان هەیە ئەمن بەش بە حاڵی خۆم هەفتانە جاروا بووە 3 جار لەلایەن گەنجانی ئەو شارەکەم داوایان لێ کردوم چوومە پرۆسی هاوسەرگیریم لە بۆ عەقدی زەوازم لە بۆ کردینە ئێستا بە 3 هەفتە جارە کەس داوام لێ ناکە نەک برێم مامەستا بازاڕی نێمە چکەم مقابلی پارەیە ناگرم مەقسەدم ئەوە نییە مەبەستم ئەوەیە ئێستا مانای ئەوەیە زەواز ناکرێ ئەگەر زەواز نەکرا بەدیلی زۆر خراپ چاوەڕێمانەکە گەنجەکانمان بەلاڕێدا ئەڕۆن کوڕەکانمان کچەکانمان ئێمە حکومەتیش و دام و دەستگای ناحکومیش و دام و دەستگای فەرمیش و ڕاگەیاندنیش هەمومان پێویستە هەوڵ بدەین وڵاتەکەی خۆمان جوان بکەین کوڕکچەکانی خۆمان بپارێزین لە کێشە لە گرفت لە ناخۆشی ئەو گەنجەی ئێستا باست کرد ئەوە برایەکی عزیزی ئێمەیە دڵشکاو بووە لە پرۆسی هاوسەرگیری دڵیشکایە ئەوەی کە ئێستا من باسم کرد لەوانەیە بەدە ساڵی دیش ئەو گەنجە جارێکی تر بیر نکاتەوە زەواز بکە کەواتە ئەرچی هەمومانە بە خۆمان دابچینەوە ئەو پرۆسی ئاسان ئەو تا پێغەمبەری خوا سەلامی لێبێت جەناب تەفەرمیڵێت باشترین کچ ئەو کچەیەکە بەکەمترین مارەی شوەکە ئەمن ڕێکخراوەکان و خانی جدی لە وڵات نمونەی واقعی لۆ باس کاکە دەرون لەو فترەی ڕابردوو چەند مانجێک چوون بۆ داوایان لێکردم بۆ عەقدێکی زەواز بۆ هاوسەرگیری چووم جیرانێکی خۆمانە لە ئەمن ماڵم لە ئیسکانە کە زۆر ڕێزم بۆی هەیە بۆ جیرانە بەڕێزم و بۆ ماڵی بووکەکەش بەڕاستی کە چوین دانیشتین بەڕاستی کچەکە زۆر کچێکی شۆخ و شەنگ زۆر ڕێکوپێک زۆر هەنی گوتم لەوانەیە ئێستا داوای 50 مسقال سێڵ بکەن باوەڕ بکەن لەسەر 7 مسقالونی و مارەم کرد لە خۆتبەی جومعەش باسی ئەوم کردی دەستخۆشی لێ یەکەم کە گوتی مامۆستا 7 مسقالونی و هەر شۆک بووم لەجێ خۆم بەڕاستی ئافرەتی وا هەیە کە داوای 50 مسقالی کردی شایانی 1 مسقالیش نییە لەگەڵ ڕێزم بێت ئەوە شایانی 100 مسقالیشە خۆی داوای 7 مسقالونی کردی ئێستاش هاوسەری یەکەن باوکیشی دوای کە خلاص بوون باوکی کوڕەکە گوتی مامۆستا من قەت قبول ناکەم لەوانەیە 15-20 مسقالیشی لۆ دەکەم مادام ئەوەندە ئازا و چست و چالاکە خۆی داوای ئەوەندەی دەکات دایک و باوکیشی هەر بە هەمان شێوە داوایان کرد ئەوە ئەو نمونانەمان نمونەیان زۆر بێ و دەستیان خۆش بێ کاکە نەوزات بۆ ویستت بەشدار بی لەگەڵمان سوپاس کاک دەروون ئەو دوو دکتۆرە بەڕێزە با بڵێن قسەی جوانیان کرد ئەو پەیوەندی تەلەفۆنەکەش با بڵێن کاریگەر بوو بەڕای من با بڵێن ئاڵتون و پرۆسەی هاوسەرگیری دیاردەیەکە لە ناو کۆمەڵگەی کوردی با بڵێن هەر ماوەتەوە هەر ئەژمێنێ من ئێستا نمونەی زیندوت پێڵەمی خۆم بەڵام کە کوڕ و کچێک یەکتریان خۆشەوێ لێگەڕێ با هەر ئەو خۆشەویستیە بێ ینی بەو ئاڵتونە ئەو خۆشەویستیە کەم نەبێتەوە لێگەڕێ با ئەو خۆشەویستی عەقدی بەینیان هەر بمێنێ بەڵێ تۆ کە کوچ و کڕێک با بڵێن لەسەر مەبلەغێک ڕێکەکەون ئەچێ بۆ داخوازی بۆ ماڵی کچەکە لەوانەیە دایکەکە ڕێگر بێ ئەڵێ چۆنە بێ کچی من بەم مەبلەغەکەمە شوو بکە ئەها کچی فڵان ئەها کچی ئەو کچی ئەو ینی دیاردەی چاولێکەریش ڕێگرە هۆکارە بۆ ئەو پرۆسەی زەواجە یاخود جارێ باوکەکە ئەڵێ من کچی خۆم نادەم بە ماڵی فلان ئەوان لە ئاستی ئێمەیانین ئەوانیانی ئەوە هەر باوەگانیەکی وازەحە بەڵێ بەڵێ من نمونەیەکی زیندوت بۆ بێنمەوەی خۆم ساڵی 2015 من زەواجم کرد با بڵێن کە چوین بۆ داخوازی بۆ ماڵی با بڵێن بۆ ماڵی غەزورم ئێمەیان قبول بوو بە خێر بێن سەر و سەرچاون لەخوا بەزات بە ماڵی غەزورم با بڵێن تێگەیشتون باسی هیچیان نەکرد بەس داوایەکەی ئێمەیان قبول بوو من دواتر بۆ خۆم لەگەڵ با بڵێن خێزانم لەسەر مەبلەغێک ڕێککەوتین و پرۆسەکەمان پێکێنا باشە ئێستا خۆشبەختانە بێ کۆژیانەکەون نیە پرسیارە بکەم وەکو گەنجێک وەکو کوڕێک پێ دوایە هۆکاری پێکۆ سوڵحانتان و ئەم ماوە درێژەی لە 2015 تا ئێستا پێکۆژیانتان و بۆ ئایندەش پەیوەندی بەوە هەیە کە
ئیشەکەتان لێ قورس نەکراوە لەلایەن ماڵی خەزوورتەوە بۆ نمونە ئەگەر بابەتەکە عکسکەینەوە ئەگەر داوای بۆ نمونە وەکو مامۆساوتی 100 مسقال ئاڵتونیان بکردایە پێ دوا بۆ گەر تۆ 100 مسقالە بۆ خێزانی ئێستات بکردایە هەمان نەرمونیانی و مرونێتە هەبایە بۆ پێکەوە ژیان لەگەڵیا یا ئەگۆڕە تێگەیشتی لێ بەڵێ تێگەیشتم نا بە تەکید کە تۆ داوای مەبلەغێکی زۆرەکەیت 100 مسقالم بۆ بکەیت و 500 مسقالیش بەس مارەیەکەی بێ ئەوە تۆ قورجی ئەو پیاوەت گێر یعنی ئەو ژیانە با بڵێن لەسەر لاسەنگە بێ لەسەر ترۆپکێکی هەر ڕۆژە بکەوی ئەکەوی تۆ ئەو ئافرەتە قورجی تۆی گرتووە ئەگەر تۆ ئاوا بکەی من ینی زۆر جوانەوت ینی ئەم پیاوە هەمیشە بەم قوڕگیرانەوە ژیانەکات ڕاستە جا من کاک دەروم بوو بە شتێکی ترێ لێم ئەو ئاڵتونە یارمەتی منی دا چۆن مەبلەغەکە کەمیش بوو کاک دکتۆر من با بڵێن کە زەواجم کرد ئەو کات مەدعامم هەبوو با بڵێن سایارم نەبوو هات شوی پێ بکەم سەیریکە لەخوا بەزار بە خێزانم تێگەیشتوو بوو مانگێک هات چۆم کرد بە تەکسی بۆ مەدعام دووسێ کەس لەلام ئیشە کرد خێزانم هات وتی تۆ چۆنە بێ بە تەکسی هات چۆ بکەی ئەو ئاڵتونانە ینی بۆچی باشە ینی لەوێ ئەو ئاڵتونە مەبلەغەکە کەمیش بوو بەخوا یارمەتی منی دا وتی بڕۆ بیفرۆشە کاکە چەپڵێ بۆ خێزانی تێگەی لە من دەستەکانی خۆش بێ نمونە ئەو پێکەوە ژیانانە زۆر بێ منەمێ تۆزێ خانمان قسە بکەن نازانمە لە خۆمە بووە مێ لەگەڵ تو قسە بکەم فەرموو ڕات چییە لەسەر ئاڵتون با من پرسیارێکی تۆزێک ئامل لێ وەک لە سەرەتا دکتۆرە ئاماژەی پێکرد ئاڵتون خاڵی سەرەکی نییە بۆ خۆشببختی وەکچانی کوردستان دەبیلەوە تێبگەن خۆشببختی بە ئاڵتون و سامان نییە ئەوە ژیان بریتە لە هاوژینی هاوبەشی ژیان نەک مامەڵەکردن چونکە ئافرەت مڵک نییە و مامەڵی پێ بکرێ و داوا لە هەموو کچانی کوردیش دەکەم چونکە ئافرەت زۆر بەهێزە کچ زۆر بەهێزە هێزێکی شاراوی هەیە وەکو خانمێک ئەو تەسەورت لا دروستە بێت کاتێک زەواجە کردویان نازانم ئەوە بەڵام گریمان کردوتە یان نەت کردووە بۆ نمونە هاوسەرەکەت 100 مسقال ئاڵتونێ بۆ بکات هەست بەوە ئەکەیت کە ببورام قسەکەم خانم بەس هەست بەوە ناکەی کە کڕیوتی یانی کۆی کە کاگنەوزاد باسی کرد زۆر بە ڕیلێکسی زۆر بە پێکەوە گونجانێکی بەسیت بە پێی جیرفانی هەلدوو لە گونجاون و یاڵە ژیانیان کردو ئەمانە قسێکی جوانی کردی ئەگەر من 100 مسقالم بۆ بکردایە هەستمە کرد بە قڕقڕاگەیەکی ناخۆشەوە ژیانیان زۆر ناخۆش دەبوو لەبەر ئەوەی دەبا ئەو کوڕا تا 10 ساڵی تر ئیشکات و قەرزی ئەو ئاڵتونە بداتەوە ئەم قورسایش دەخاتە سەر ملی ئافرەتەکەەوە هەموو جارێکیش بە چاوی ئافرەتەکە دادا کە تۆ منت خستا ژێر ئەو بارەوە باش دکتۆر بە کورتی پێم بڵێ بۆمان دەرناکەوێت لە بریەوەی ئاڵتون هۆکاری پێکەوە ژیان بێت ئاڵتون هۆکاری دەستپێکردنی ناکۆچیە بەتاکیت لێرە من حەز دەکەم زۆر بەڕاشکاوی ئەوە بڵێم کاتێک عائیلەیەک خێزانێک داوای ئاڵتونی زۆر دەکەن چ مقدیمە و چ ئەخیرەی مارەیەکە لێرە وا تێنەگەن ئێستا وەکو ئەو برا بەڕێزەش باسی کرد وا تێنەگەن کوڕەکە ئەبەستەوە بەعکسەوە ئەو کوڕە هیچ کاتێک هەز بە خۆشی ناکە لەبەرچی لەبەر هەزەکە بارێکی قڕس لە شەشانیتی چۆن ئەو بارە ڕێک بخە ئەگەر ئیمکانیاتی هەبوو ئەوە ئەسڵەن حیساب لە ئەو 500 مسقالە هەر ناکە هەر وەختێک بیەوێ هاوسەر گیرێک هەڵدەوشێنەوە ئەگەر ئیمکانیاتی نەبوو ئەو زارە بارێکی زۆر قورسی لە شەشانە نازانی چۆن لەژێر ئەو بارە بستە دەرەوە بەڕاستی ئاڵتون کە لە سنووری خۆی تێپەڕی دەبێتە هۆکارێکی پێچەوانە بەڕاستی بۆ تێکدانی خێزان بۆ نەگونجانی خێزان چونکە من بە کورتەکەی ئەگەر ئێستا ئەمە کولتورەکەمان پێ ینی ڕەنگە زۆر ناشرین نەبێ و کۆی ناشرینمان کردو بۆ نمونە ئەگەر ئاڵتونەکە لە چوارچێوەی دیارریە کابێت زۆر کوڕەکە بیکا بۆ کچەکە یا کچەکە بیکا بۆ کوڕەکە ناوی بکە دیاری دەمەوێت شتێک بڵێم ئەوە لە دین وەرنەگیرایە بالێرە ئەوە ڕاستکەمەوە بۆ گشت خۆشکان و برانی خۆشەویستم ئەوە کللتورەکی زۆر سەقەتە ئێستا ئەمە بۆ نمونە تەماشای هەولێر بکەین تەماشای دهۆ بکەین تەماشای سولێمانی بکەین تەماشای هەڵەبجە بکەین تەماشای کەرکووک بکەین ئەمە بە سنووری کوردستان تەماشا بکەین یان تەماشای جنوبی عێراق بکەین یعنی هەر یەکە و ناو شێوازێکە لەوانەیە لە سولێمانی زۆر کەمتر داوای ئاڵتون بکەن
لە هەولێر ناوەنجیە مەسەن لە دهۆک زۆر داوای زیاتر بکەن لە کەرکووک کەمترە لە شوێنەکانی تر ئامادە کردووە لەگەڵ قسەکانمانە هەبێت بۆی کە بینەربین ئەمن واز دەکەم ئەوە کللتورە کەش پێویستی بەڕاستکردنەوە هەیە کللتوریش لێرە عرف لە ڕووی شەرعیەوە لە ڕووی فقهیەوە لە ڕووی یاساییەوە عرف ئەگەر خراپ بوو ئەگەر باش نەبوو نابێ اعتیمادی لەسەر بکرێت ئەمە عرفێکی سەقەتە پێویستە چاچی بکەینەوە پێویستە ڕاستی بکەینەوە بۆ خۆشگوزەرانی کوڕان و کچانمان ئەمن کاتێک کچەکەم بەشوو دەدەم یان ژن لە بۆ کوڕەکەم دەهێنم مەبەستم چییە مەبەستم دڵخۆش بن کاتێک ئاڵتونەکە بۆ هۆکاری تێکچوونی ماڵەکەیان بۆ هۆکاری ئەوەی ژیانیان لێ تێکچوو کەواتە ئیشەکە نەکەم باشترە بەڕاست ئینجا بۆیە ئەو کللتورە دەبێ بگۆڕین ئەمە وەکو مامۆستایانی ئاینی وەکو مامۆستایانی زانکۆ دکتۆرە وەکو بەرپرسی ئافرەتان ئێوەی بەڕێز وەکو ڕاگەیاندکار هەمومان ئەبێ دەست لە ناودەست هەوڵ بدەین ئەو کللتورە چاک بکەین ڕاست بکەینەوە تاوەکو گەنجانمان زۆر بە دڵخۆشی هاوسەرگیری بکەن ئێستا وای لێ هاتیەکە کە دەروون کوڕانمان دەترسێن لە هاوسەرگیری بەڕاستی یعنی کچەکانمان زۆرن لەگە ڕێزم بۆیان حەز دەکەن زەواز بکەن بەڵام کوڕی باش نییە کوڕەکە ناوێری بێتە مەیدان بەڕاستی کچەکان ڕاستە لەلایەک حەز دەکەن هاوسەرگیری بکەن لەلایەکی تریشەوە داوای زێڕ و ئاڵتونی زۆر دەکەن ئەگە خۆشی نەیکا دایک و باوک و ئەوانەی باشە تواز لە زێڕ ڕشتەکەش با بێنین من ئەمە هەر کچێک قسەم بۆ بکە کچێکی گەنج تۆ قسەم بۆکەی زۆر لەسەر ئەوە تەئکید دەکەمەوە ئەوە تا مامۆسانی ئاینی واڵن پێ دوایە پێکەوە ژیانی دوو کەس نازام جەناب دەگەر هاوسەرگیریت کردووە یان نەتکردووە بەڵام پێکەوە ژیانێک پێ دوایە مەسەلەن ئەگەر مادە پێش پرۆسە پێکەوە ژیانێکە بکەوێ ئەم ژیانە خۆشترە بێ یان ئەم دوو ئینسانە ڕێبکەون بەس بە ڕاشکاوی مەسەلەن نەخێر ئەو پارچە ئاڵتونە هیچ پەیوەندێکی بە خۆشبەختی و خۆشویستنەوە نییە چونکی تەنها لە کاتی پێویست بەکاردێ وەزائیدەن هەدائی من هەڵگیرێت تەنها لە کاتی حەفلات بەکاردێتەوەش قسەیەکی تاوە خۆدای مەشە هەموو کاتێک بەکار نایەتن فقط ئەڵلقەکەی دەستت هەموو دەم بەکاردێتن ئێوە زۆری زێڕەکەش پەیوەندی بە زۆری پێکۆژیان و خۆشویستنێکی گشتی نییە لە بۆ هەکچەکە و کوڕەکە ئەوەی بەردەوام پێویستە خۆشویستنە ڕۆحیەکەیە باش وەکو خانمێک پێ دوایە ئەگەر هاوسەرگیری بکەی ئەگەر بە ئاڵلقەیەک هاوسەرگیری بکەی خۆت هەرزان فرۆش کردو بە چایەکی کەم سەیرە نەخێر ئەو باوەڕەم نییە بەڵام لەبەر ئەوەی ئەو شتا زۆر باز دەکرێتن کە زێڕەی کەمت لۆ دەکرێت قیمەتەی کەمت هەیە لە کنماڵی خەزورت ئەو شتە کە تەمێشتی کچەکەی یعنی وەی لێ هاتیە کچەکان حەز دەکەن هاوسەرگی لەگەڵ کوڕی مۆنتیقەی سەرێ بکەن چونکی ئەوان عادەتیانە زێڕی زۆر بکەن وا هەز دەکەن کە زێڕەی زۆر بکەن قیمەتیان زۆرە لە کنماڵی خەزوریان لەبەر ئەو شتەیە شتەکە بوویتە دیاردا وەڵام پرسیار لە تۆ شەکەم لەسەر داوای مامۆستا مایکەکە بۆ باش فەرموو با مایکەکە بێتە بەردەمە دەستخۆش قوربان مشکلە نێ لە چۆ بۆ یەکری بۆی فەرموو ئەمن لەوانەیە جیاواز لە هەمویان قسەی بکەم نەبوونی قەنەعەتە وەختە کە قەنەعەتت دروست کرد لە مێشک و دڵت ئەو کاتە ژیان زۆر ئاسان دەبیتن یعنی دایمەن مەسەلەن کە زەواجت کردوە لێ بکە پیاوەکە بە خۆی لۆت بکە و بزانی کە کەسێکی چەندە گەورەی نە بە خۆ داوە دەستخۆش ئەی بۆ قسە ناکەی ینی خۆشی لێ دەکەم کاتێک ئافرەت دەگاتە ئەو ئاستەی ئەوەندە لە دڵی پیاوەکەی شیرین و خۆشەویست و بەڕێزە پیاوەکە ئامادەی هەموو شتێک بکە تاوەکو ئاڵتونی زیاتری لۆ بکە ئەگەر بە ئاڵتونری خۆش دەبی یان هەر شتێکی پێویستی بڵێ ئەوە زۆر دەفەر خاڵ سپاس بە حەقیقات ئەگەر ئێمە بمانەوێ فکرەیەک بگۆڕین هزرێک بگۆڕین دەبێ هەندێک بۆ مێژوو بگەڕین بزانین ئەو هۆکارەیە چیە دەبێ تەماشا بکەین لە عقلی تاکەکان بەرامبەر ئەوەدا چییە و دەبێ بزانین ئالیەتی گۆڕینی چییە یعنی دەبێ شتێکی بەدیلی بۆ دابنین ئەگەر نە ناتوانین گۆڕانکاری بکەین لێرەدا مەسلەی ئاڵتون یان مەسلەی مارەی ئێمە هەمومان دەزانین ئەمە بەگراوندە مێژوویەکەی لەوەدا هاتووە کە ئافرەت بە مڵک تەماشاکراوە ئافرەت تەماشاکراوە وەکو کاڵا فرۆشراوە دراوە بە دایک دواتر وەکو مامۆستاش ئەوەی کرد ئاماژەی پێکرد بێگومان ئاینی ئیسلامیش کە هات دەبێ خۆی لەگەڵ کۆمەلگایە بگونجێنێ لە هەموو ئاینەکان ناتوانێت شتێکی یەکجار دەربێنێت ئەوەی بەوە ڕاست کردەوە تا ڕادەیەک کە ئەم مادەیە بۆ خودی ئافرەتەکە بێ
بەڵام ئەمە لێرەدا بۆچ هات ئەو مارەیە بۆچی بۆ خودی ئافرەتەکە بێت چونکە لە کۆمەلگای ئەو کاتەیە ئافرەت ئیشی نەدەکرد و ئافرەت لە ناو ماڵایە بۆ ئەوەی کە ئافرەت ببێتەوە خاوەنی بەرهەم مادەی هەبێ لە بەردەستە سەرمایەیەکی هەبێ سەرمایەیەکی هەبێ مارەیی بۆ ئەوەیە بەڵام ئایا ئەوە طبعاً ئەمە هەر ئەو گۆڕانکاریە هات ئێمە نازانین ئەو هۆکارەیە چ بووە کە هاتووە بەڵام بوویتەوە کولتورێک زێر زۆر بخوازە دواتر چی لێ هاتووە لێکدانەوەی تاکەکان بۆی هاتووە ها ئەگەر من جوانتر بن دەبێ زێڕەکەی من زۆرتر بێ ها ئەگەر کچەکەی خۆمز بە زێڕێکی زیاتر بفرۆشم یعنی لەکن ماڵی خەزوری باشتر دەبێ ئەگەر مارەی زۆرتر بکەم مێردەکەی ناتوانێت تەلاقی بدا دوایی دەترسێت لێ قیمەتی زۆرتر دەبێ ئەمانە هەمووی ئەو هەزرە هەڵانن کە لە ناو کۆمەلگادا هەن شتێکی دیکەش بۆ ئەمە هەیە بۆچی تا ئێستا کچەکەی ئێمە پابندە لەبەرەوەی کە پرۆسەی زەواج هەمووی هەڵەیە هاوژینیکردن هەمووی هەڵەیە لە یەکەم هەنگاوەوە یەکەم ئەو دوو کچە کوڕە و گەنجەیە زۆرینا ئەوەی کە تا ئێستا هاتووە بە شێوەیەکی گشتی هەرچەندە گۆڕانکاریەکان زۆر ئیجابینە هەندێک بەڵام لەگەڵ ماڵە باوک دەژین ئافرەتەکە خاوەنی هیچ نییە ئافرەتەکە تەنها سەرمایەیە کە پۆی دەمێنێتەوە ئەو مارەیەیە بە حەقیقەت اینجا بۆیە بۆ دەستگرتن لەسەر ئەو مارەیە وا هەوڵ دەکات بۆ ئەوەی کە خاوەنی سەرمایەیەک بێ مەجبورە بڵێت من ئاڵتون دەکەم لە کاتێکیشە هەزاران نمونەی ئەو هامان هەیە هەر لە پشت ئەو من دەناسم ئەوی دیکە ئەوی دیکە هەمووی زێڕی خۆیان فرۆشتەوە بۆ پێکەوە ژیان چونکە دەیەوێت دەڵێ کە من جیا بوومەوە ماڵە باوک هیچم ناداتێ ماڵی خەزور هیچم ناداتێ ئەو کاتەیە با من بتوانم هەندێک پێداویستیەکانی ژیانی خۆم دابین بکەم و بە حەقیقەت وایە دەفرۆشێت دەداتە سیارە بە مردەکەی دەفرۆشێت دەداتەوە خانوو دەفرۆشێت دەداتەوە شتێکی دیکە ئەمە یەک دووەم ئەوەی مارەیەکە ئێمە پێویستیمان بە گۆڕینی پاڵپشتی یاسایی هەیە حکوومەت دەبێت یاسا دروست بکات ئێمە دەڵێن هاوژینی دەبێت کەلیمەی ژنهێنان و شوکردن لە قاموسی خۆمان لا بدەین باشە بۆم کە بە دوا قسە دەکەمە دووغا قسە لەبەرەوە ئێمە پێویستیمان بەوە هەیە ئەم دوو کچوکڕە ئەم کچوکڕەیە کە هاوژینی دەکەن ئەوانە هاوبەشی یەکترن هاوبەشن شریکی ئەو ژیانن نەک ئەوەیە کە هەموو مڵکەکە ئافرەتەکە کەرەستەیەک بێت کاڵایەک بێت لە ماڵدا خزمەت بکات بەڵام دوای 20 ساڵ زەواج ئەگەر لە یەکتر جیا بنەوە یان لاوانەیە ئەگەر یەکێکیان ئەمری خوای کرد هیچ بۆی نەبێت بگەڕێتەوە بۆ ماڵە باوک بە دەستی خاڵی و نەبێتە خاوەنی هیچ سەرمایە جگە لەو نەفەقەیە کە نەفەقەکەش بە تەواوەتی نادرێت تا ئێستا سندوقی نەفەقە کارانیە حەزەکەم دەیان کێشە هەیە لەوە قانونمان پێویستە قانونی هاوسەران قانونی هاوسەران هاوژینەکان دەبێت شەریکی یەکتر بن مارەی نابێت بمێنێت بەڵام دەبێت ئافرەت هاوبەش و شەریکی سامانی پیاو بێت و دەبێت کارەکەی ماڵ ئافرەت لە ماڵدا قیمەتی بۆ دابردێت بە پێچەوانشەوە ئافرەتیش بەشێک بێت لەو بەرپرسیارەتی کە پیاوەتی لە کۆمەڵگا خانۆکە هەر لەسەر پیاو نەبێ و ناومان دروستکردەکە لەسەر پیاوی داما و تا دوای شەریکێکی حەقیقی ژیانی پیاوەکی حەقیقی بن دەبێ هاوبەشی هەبێت ئافرەت نابێت و کچ نابێت وا بیر بکاتەوە کە شوو دەکات بە کوردیەکەی کە هاوژینی دەکات بۆ ئەوەی پیاوێک ئەو ببژێنێت ئەو ئافرەتەیە دەبێت شەرم لەوە بکات کە پیاوێک ئەو ببژێنێت بەڵکو دەبێت هاوسەری بکات وەکو بۆ ئەوەی وتم گۆچانی دەستی بێ پشتێنی پشتی بێ ئەمن لەسەر قسەکانی دکتۆرە ناکرێ بەڵێ ناکرێ مارەی نەمینێت چکە ئەمە خوای گەورە لە قورئان داینایە ئەمە وەکو شێوەی بگۆڕە خەڵکێکی مسلمان بەرێ دەبی مارەی بمینێ بەڵام ئەنجە لێرە ئەمن دوا قسەکەم وەکو کاک دەروون داوای لەکردم پێشنیارم بۆ یەکێتی ئافرەتان ئێستا ئەمە لە ساڵی 2022 دەژێنوانە ساڵی 2023 با بەڕێزی بڕیار بدا 100 هاوسەرگیری ڕێک بخە هەمووی لەسەر چی لەسەر یەک حەڵقە مارە بکرێت ئەوان ئافرەتان کۆ بکەنەوە خەڵکییان لەگەڵا خەڵکی تر لەگەرە ئێمەش وەکو بەشی ئاینی حتا بەشی یاسایی پاڵپشتیان دەکەین لە ئەوڕۆ بڕیار بدەن خۆیان دانیشتن بکەن هەتا ساڵ دەسوڕێتەوە کاک دەرونیش باشایەت بێ 100 هاوسەرگیری ڕێک بخەن لەسەر یەک حەڵقە بابیت زۆر شتێکی باشە 100 گەنج ڕێک و پێک ببینەوە هەوڵ بدەنەوەمیش دەکەین کە بتوانین هاوکاری من لە کۆتایی بەرنامەکە ئاڵێم پێما بێ بەرنمەیەکی کەم تا زۆر تێر و تەسەلمان دروست کرد بە هاوکاری ئێوە و ئەو میوانە بەڕێزانە و بیست لەوەی لێرە ئامادەن بە حەڵقە شوو بکەن
بەس ئەمە داوای سەد دەکەین باشە بە بەرنمەیەک داحاز 150 دەڵێم دەسەکانی خۆش من لە کۆتایی ئاڵم بەرنمەیەکی جوانمان دروست کرد ئازاری شعوری هیچ کەسێکمان نەیە تەنها ئازاری شعوری ئەو خێزانانەمان ناکە پێیان وایە کچەکانیان بە پارە و ئاڵتون و سامان و چی تەرقیم کردووە هەڵەن ئەوە تا کوڕێک ئەمە نمونەی سەدان کوڕە کە لەبەر ئاڵتون و ئەم تەنەکەشکاوە نەگەیشتۆ بە خۆشەویستەکەی و گەیشتۆ بە سجن وامەکەن ژیان کورتە بەداخەوە گوی زەوی ڕۆژ بە ڕۆژ بەرە و ناهەمواریەکێ هەڕەشەی ژینگەمان لەسرە هەڕەشەی کۆرۆنامان لەسرە ڕۆژانە ئەنوا و ئەشکال ڤایرۆزی ژیان خۆی چەند کورد بوو ئەوەنەی تر کورد بۆتەوە ئێوەش کورتتری مەکەنەوە ئەگەر کاتێکمان هەیە بۆ پێکەوە ژیان با پێکەوە بژین بەو مەرجەی کە خۆمان قوبوڵمانە و یەکێک لە کارمەندەکانی خۆشم ئاوا کات کە دیارە ئازارە هەیە ناوی بنووسە دەرێ لە کندکتۆری لەوانەیە مەقسەدی ئەوە یەکێکە لە کوڕەهرە باشەکانی کوردستان 24 کە لەگەڵمانە ئەرچی دیکۆر و ئیشاناکات و مایکە کەشمان بۆگرێ هیوادارم بگەیت بۆ حەسرەتەی کە هاتە لە دڵتا کۆتایی بەرنمەکە بە هەمومان سەیری کۆمەڵە ڤیددیۆمان ئامادە کردووە من لە ڕابردووە پۆستێکم کرد لەبارەی ئاڵتونەوە زۆر بە زبر وەرگیرە من داواکاریەکەم هەیە مامۆستا داواکاریەکی لە من کرد منیش داواکاریەکم لێ هەیە باشە داواکاریەکەم لێ هەیە یارمەتی ئێمە بدات ماوەی 2 ساڵە ئێمە لەسەر یاسای کار دەکەین بە ناوی یاسای ئەرک و مافی هاوسەران ئەو داواکاریە ئاراستەی بەڕێزت و هەموو مامۆستاکانی ئاینی دەکەم داواکاریم لێ بکات شێوەی مارەیەکە بگۆڕدرێت بەوەی ئەو ئافرەتەی کە هاوسەرگیری لەگەڵ پیاوێکدا دەکات مارەیەکەی بریتی دەبێت لە نزبەی 1 لەسەر 3 یان نیوەی سەروەت و سامانی هەردوو کەسەکە لە ناو پرۆسەی هاوژینیدا باشە قسەی لەسەرەکەین و هیوادارم شتێکمان بە نەنە باشە خۆ دەتوێت بە سەعاتی قانوندانین خەڵک بە شوو بنجن بێنی ناگرێت بە حاڵی خۆم ئامادەم وەکو دەستان خۆش بێت دەستان خۆش بێت هیوادارم شتێکمان کردێ من لە ماوەی ڕابردووە پۆستێکم کرد لەسەر بابەتی ئاڵتون بەشێکی زۆر بەشێک لە خەڵک زۆر بە زمانێکی سبروەری کرد کۆمەڵی ڤیددیۆمان ئامادە کردو لەگەڵ تایتڵی بەرنمەکە ڕوە ئەو کاتە قەرار بن بزانە مرۆڤ دایک و باوک بە دەستی خۆی چۆن کچەکەی خۆیانەکەن بە کاڵاو چۆن وەکو دوکانێکی کاڵافرۆشی ئاڵتونی پێ هەڵەواست کاتێکی خۆش